بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان دوای حەوت ساڵ لە پچڕانی پەیوەندیەکانیان هەرێکە لە ئێران و سعودیە لە ڕێگەی ڕێکەوتنێکەوە بەنێوەنگیری چین کار بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان دەکەن لە دەی مانگی ڕابردوو ڕێکەوتنێکیان واژۆ کردو لە چەند ڕۆژی ڕابردووش وەزیری دەرەوەی ئێران و وەزیری دەرەوەی سعودیە دووبارە لە پەکینی پایتەختی چین کۆبنەوەتەوە بۆ تەفعیلکردنی ڕێکەوتنەکە لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ناوڕۆکی ڕێکەوتنی ئێران و سعودیە بە نێوەنگیری چین چی لە خۆ دەگرێت و کاریگەریەکانی چین لەسەر ناوچەکە لە یەمەن لە سووریا و لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستانیش و ئایا بۆچی چین کراوەتە نێوەندگیر و ئایا ئێستا سعودیەکان دوودڵن بەرامبەر بە سیاسەتی ئەمریکا لە خۆرەڵاتی ناوەڕاست و لێکەوتەکانیشی چی دەبن لەگەڵ بەڕێز مامۆستا یاسین تەها نووسەر و لێکۆڵەر قسە لەسەرم پرسە دەکەین مامۆستا بەخێربێن سوپاسی ئەمە دەبم دەکەین زۆر سوپاس ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین لە دەی مانگی ڕابردوو ڕێکەوتنەکە واژۆ کراوە لە چەند ڕۆژی ڕابردووش وەزیری دەرەوەی سعودی و ئێران دووبارە کۆبوونەتەوە دیارە بە دیاریکراوی خاڵە سەرەکیەکانی ئەو ڕێکەوتنە دوای حەوت ساڵ لە پچڕانی پەیوەندیەکانیان چین؟ سڵاو بۆ بینەران سڵاو بۆ ئێوەش دیارە خۆی ئەو جۆرە ڕێکەوتنە کە ڕاگەیەنرایە لە چوارچێوی بەیاننامەیەکە پێوتێ ڕێکەوتنامە ئیتاری چوارچێوەی باز لەوە کراوە کە زۆر وردەکاریتیان نییە بگەڕێنەوە بۆ ئیتفاقیاتی کۆن ئەوە فڵان و فڵان بەناو هاتووە و ڕێکەوتنامانێک کە لە بینی دوو دەوڵەتە هەیە بۆ گۆڕینەوەی تاوانبار و بۆ مەسەرەی ئاڵوگۆڕی دیبلۆماسی ئەوانە ئەوە شتێکی ڕۆتینیە لە نێوان وڵاتانە ماوەی دوو مانگیانداناوە بۆی باڵێزخانە بگەڕینەوە خۆی خاڵی قەیرانی گەورە لە نێوان سعودیە و ئێران بە چڕانی پەیوەندی هەموو جۆرە پەیوەندیەک بوو لە ساڵی 2016 سعودیە ئایەتۆڵا نەمری لە سێدارەدا ئێرانیەکان زۆر پێداگریان کرد ئەو کاتەکە ئەزمەی بەحرین هەبوو ئەوانە زۆر پێداگریان کرد کە لە سێدارە نەدرێ لە سێدارە درا کەسایەتێکی شیعە بوو لە سعودیە کەسایەتێکی شیعی تونڕە بوو خەڵکی منطقەی ڕۆژهەڵاتی سعودیەیە و خەڵکی هانەدا بۆ ڕوخانی ڕژەمی ئال سعود بە ئاشکرا لە ناو سعودیا محاکەمە کرا و ئەعدامی بۆ دەرچوو ئەعدام کرا لە ئێران خۆپشاندانی گەورە ڕوویە دژ بە باڵێزخانەی سعودیە لە تاران و لە مەشهەد و لە قونسوڵیەی سعودیە لە مەشهەد و باڵێزخانەی سعودیە لە تاران و ئینیان سووتان باڵێزخانەی سعودیان سووتان لە 2016 ئەمە لە عرفی دیبلۆماسیات و باڵێزخانە بریتێ لە خاکی ئەو وڵاتە و چەندین اتفاقیاتی دەولی هەیە بۆ پاراستنی حیمایی باڵێزخانە یعنی چونکە لە دیواری باڵێزخانە بۆ ناوەوە بریتێ لە خاکی ئەو وڵاتە دوو دەستگایە کە مەسەلەن هەر ئیشێک بکە بە ڕووکار مەدەنیە و دیبلۆماسیەوە بێ بپارێزرێ بەڵام لە ئێران دیار بوو دەوڵەتیش ینی زۆر ئەوە نەبوو کە حیمایە بکە ئەمە یەکسەر سعودیە بڕیاییدا کە باڵێزخانەکەی بکشێنێتەوە و هەموو پەیوەندیەکی دیبلۆماسی و سیاسی و هەموو جۆرە پەیوەندیەک لەگەڵ ئێرانە ڕابگرێ بە دوای ئەوە بەحرین بە دوای ئەوە گوشار هاتە سەر ئەوەی کە مەسر و ئیمارات و بە قەتەر و هەموو ئەمانش بە ئوتیجاهەت چوون ئەوانەشی پەیوەندیان نەپچڕی بە توندی ئیدانیان کرد و ئاستی پەیوەندیان لەگەڵ ئێران کەم کردەوە ئەو کاتە بەڵێ دواتە قەتەر پەیوەندی باش کردەوە لەگەڵەیە بەڵام لەو کاتە بە خەرقێکی گەورە هەر لەو تاوما لەو ماوەیە ئەوە بڵاو بۆ کە ئێرانیەکان لە ئەمریکا و دزەی پێکرا هەوڵیان ناوە وەزیری خارجی سعودیە تیرۆرکەن عادل جوبەیر کە ئەمە زیاتر پەیوەندیەکانی گرش کرد بەڵام ئێستا لە اتیفاقە هاتوو لە ماوەی دوو مانگ کار بکەن بۆ گێڕانەوەی قونسوڵخانە و باڵێزخانە ئەنی خاڵ یەکەم کردنەوەی باڵێزخانەکان لە تاران و لە ریاض بۆ ئەوەی بتوانن گفتوگۆ بکەن بۆی بتوان پەیوەندی بگۆڕنەوە لەم ماوەی کە ئەم حەوت ساڵی کە باڵێزخانە نەبووە لەکوێ یەکتریان بینی لە عومان لە سەڵتەنەی عومان یا لە عێراق لە بەغدا 5-6 جەولیان کردەوە کە کازمی باسی کرد لە دوای مقابلەیە باس لەوە کاتجاری وا بووە 5 بۆ 6 ساعتی خەیان دووە دانیشتنەکانیان و لە ڕێگەی سەڵتەنە عومانەوە لە ڕێگەی نێوەنگیرەوە ئەنی وەفدێک لە ئێرانەوە سەفەرکە بۆ سەڵتەنەی عومان وەفدێک لە سعودیەوە لێ مەوعیدێک ڕێخرێ و نێوەنگیرێک دانیشە و پەیان بگۆڕنەوە ئەمام گەڕێنەوە دەوڵەت ئەنی زۆر تعقیداتی تێکەوت ئێستا بڕیاریانداوە لە ماوەی دوو مانگە باڵێزخانەی سعودیە لە تاران باڵێزخانەی ئێران لە ریاض بکرێتەوە قونسوڵخانەی جەدە و لە قونسوڵخانەی ئێران لە جەدە قونسوڵخانەی سعودیە لە مەشهەد ئەوەی کە زیاتر هاوڵاتی سعودی گەشتی بۆکەن بۆ مەبەستی زیارەت شیعەکان گەشتی ئاسمانیش لە خۆی دەگرێت گەشتی ئاسمانیش لە خۆی ئەمە زەمینە ئەکاتەوە بۆ ئەم دوو وڵاتە لە مەولا ڕوبەڕوو بتوان قسە بکەن و پەیام بگۆڕنەوە لە جیاتی ئەوەی چاوەڕێی گەڕەکانی دانوستان بکەن و وڵاتی سێم دەستنیشان بکەن و
مەوعید و مەوعیدکاری تێبکەوێ و دەستی سێمی تێبکەوێ ئێستا ڕوبەڕوودانیشن لەسەر ئەو کێشەوە گرژی و ئاڵۆزیانەی کە هیان نەتوان پەیوەندی باشە بەس هەندێک ڕاگەاندوا بڵاوکرێ کاراکردنەوەی ڕێکەوتنی 2021 نێوان سعودیە و ئێرانیش لەخۆ بگری ئەو ڕێکەوتنە دیارە ناوەڕۆکەکەی چییە یاخود ڕێکەوتنی بازرگانی 1970 ڕێکەوتنی ئەمنین بۆ گۆڕینەوەی تاوانبار و ئەو کەسانی کە حکمی محکەمەیان هەیە بۆ ڕێگرتن لە قەرسەنەی دەریایی و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و مەترسی تیرۆر و ینی ئەو ڕێکەوتنە کلاسیکیانن کە لە نێوان پەیوەندی نێوان دەوڵەتان ڕێکن لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتیە شتێکی ئەوە نییە بەڵام لە دوای ئەوەی کە سعودیەکان و ئێرانیەکان پەیوەندیان نەما ئەو ڕێکەوتنانش هەڵپەسێردراون ینی ئەمە بڵە باشە ئێستا ئەگەڕێنەوە بۆ ئەو چوارچێوە تەقلیدیە کلاسیکیانی کە پەیوەندی وڵاتان ڕێکەخا و لەگەڵ ئەمە شاتەبان ڕێکەوتنەکە هەر ئەمە نییە ئەمە جانبێکێتی هەندێک جانبیشی پەیوەندی هەیە کە بە پلەی یەکەم باز نەکراوە بەڵام خۆی پەیوەندیدارە بریتێ لە لوبناان بریتێ لە ئێمن بە پلەی یەکەم پاشان لوبناان و سووریا و بە شکشی بە پەیوەندی بە عێراق گۆڕانکارێکی تازێ بۆ ناوچەکەم ئیتیفاقە ئەم ئیتیفاقە گۆڕانکارێکی تازەیە لەو ڕووی کە ئێمە ئەگە 2-3 ساڵ بەر لە ئێستا بینە بەرچاوی خۆمان محەممەد بن سلمان لە مقابلەیەک وتی ئێمە ناتوان لەگەڵ ئێرانیەکانە ڕێکەین چونکە ئەوان بڕایان بە هاتنی مەهدی هەیە تۆ چۆن ئەتوانین دیالۆگ بکەی لەگەڵ کەسێک کە چاوەڕێی دەرکەوتنی مەهدیەکەوە خۆی بە بریکاری مەهدی ئەزانێ و هیچ گوێ بە تۆ ناگرێ و هیچ گوێ بە ڕێسا و بەندوبانی نێودەوڵەتی ناگرێ خەریکی ئیشی خۆیەتی کە سەوریە و ئەوێ سەورە تەزدیرکە شۆڕش تەزدیرکە و ئەوێ خۆی بکە بە کوێخاو گەورەی جیهانی ئیسلامی ئێمە ناتوان لەگەڵ ئەمە دیالۆگ بەڵام ئێستا ئێمە لە ساڵی 2023 ئەبین نەک دیالۆگەکەن ڕێش ئەکەون ئەمە بۆ خۆی لەلایەن سعودیەکانەوە پەیوەندی بە گۆڕان لە ئێرانەوە یاخود لە سعودیە کامیان دەست پێشکەرتر بوون بەپێی هەموو ئەو توێژینەوە و لێکدانەوانەی کە لە هەردوو لا هەن بۆ هەردوو لا بەکەڵکە ئیتر بە نسبەتی جیاواز بۆ نمونە ئێرانیەکان لەو ماوەی پێشووە لەژێر گوشارێکی زۆری خۆپشاندانا بوون لە ناوخۆی ئێرانە باشە گوشارێکی ئەوروپی و ئەمریکی گەورە هەیە ڕێکەوتنی نەوەوی وەساوە پەکی کەوتووە ناچێتە پێشنا هەڵەوەشێتەوە لەگەڵ ئیسرائیلەکانە پەیوەندی زۆر گرژە و بە تایبەت لەو تاومای کە لەو فترەی کە ڕێکەوتنەکە بەسرا نرخی $100 بەرز بۆ 6 ملیۆن تومانی ئێرانی و باز لە ئینهیارێکی گەورە ئەکرا لە ئێرانە بەڵام لە پڕە ئەکە ئەو ڕێکەوتنە لەگەڵ سعودیە کرا وەکو حەبلێکی ئینقاز بە عەرەبی پێوتێ پەتێکی ڕزگارکردن بۆ ئێران لە تاریکترین و نوتەکترین سەردەمی سیاسی و دیبلۆماسی ئێرانە دەرچێکی لێکرایە چونکە سعودیە تەنها دەوڵەتێک نییە سعودیە بریتە لە واجهەی 6 دەوڵەتی کەنداویانی بۆکو براگەورەی پیاڵن نێوان خۆیانە شەقیق الئەکبەر ینی شەقیق الئەکبەر ینی براگەورە لەناو دەوڵەتەکانی کەنداوە نفوزێکی زۆری بەسەر میسر و حتا وڵاتانی مەغریبی عەرەبی و بەسەر لوبناان و ینی هێزە سونەکانی لوبناان و ئەوانە شاهەیە طبعا ململانەیەکەوێ لە ساڵی 2010 بەدواوە بەسەر لەهاتنی ئەردۆغان بەدواوە لە نێوان سعودی و تورکیا لەسەر ڕێبەرایەتیکردنی وڵاتە سونەکان بەتایبەت و لەم دوایە کە تورکەکان پاشەکشەی زۆریان کردووە ئەردۆغان پاشەکشەی زۆری کردووە سعودی دەرکەوتوتەوە وەکو هێزێکی ئابووری وەکو هەموو هێزێکی سیاسی گەورەش لەناو ئەو دەوڵەتانە بۆیە بۆ ئێرانیەکان زۆر گرنگە کە پەیوەندیان لەگەڵ سعودیە کردەوە ئەگەر سیرکەی مەسەن سەحافەی ئێرانی ڕۆژنامە ئێرانیەکان زۆر بە چڕی باسی ئەویان نەکرد یەکسەر تومان پارانی بڕێکی زۆر بەهای بەرز بووەوە باسییان لەوە کرد ئێمە ئەگەر هات و بەڕێکەوتن لەگەڵ سعودی ئەتوانی بێتمان بڕێکی زۆر لە بەهای تومان بەرزکەینەوە ئەی چی ئەبێ ئەگەر ئێمە لەگەڵ ئەوروپا ڕێکەوین ئەگەر ئەمریکا ڕێکەوین و ئەو چەند ڕۆژەی لە دوای ڕێکەوتنەکە هەموو میدیای ئێرانی ستایشی ڕێکەوتنەکەیان کردو حتا ئەو ڕۆژنامانەشی کە نزیکن لە هێزە تۆنڕەوەکانی ئێران و بانگاوێکی پۆزەتیف و ئیجابیان داناوە بە نسبەت ئێرانیەکانەوە زۆر گرنگ بوو لەو کاتێک کە هەموو خەڵک باش کرد سعودیەکان ئەی سوودی بۆ سعودیەکان چییە بۆ نمونە سعودیەکان زۆر هیلاکن بەدە شەڕی یەمەنەوە ئەوە پێێنێتە ساڵین ئەو 9 ساڵ بەسەر شەڕی یەمەنە سەریاڵداوە و هیچ ئاسوەیەک بۆ حەلبوونی ئەمە نییە و فترەیەکی زۆر ساڕۆخی یەمەن هاتوتە ڕیاض و جدە و نزیک بۆتەوە لە مەککە و نزیک بۆتەوە لە هەستیارترین شادەماری ئابووری سعودیە کە کۆمپانیا نەوتیەکان کۆمپانیای ئارامکۆیە لە ڕۆژهەڵات ئەم شەڕە بڕستی لە سعودیە بڕیوە کۆتاییشی نییە پارێکی زۆری تێچێ و هەتا درێژەش بکێشێ دژمنایەتی زۆرە بێ کوژرا و بریندار لە نێوان هەردوو لا زۆرە بن بەتایبەت لە یەمەنیەکان کە بە تیارەی پێشکەوتو لیان ئەدرێت و ئەمانە بە ساڕۆخی پێشکەوت و ئەوانە لێ درێت
ئەمە وای کردو سعودیە لەم دوایە بەڕێدا بە هەر نرخێک بۆ لە شەڕ یەمەن دەرچێت و لە دوای 2019 پێشاتێکی زۆر گرنگ هاتە پێشەوە کە ساروخی هێزەکانی ئێران سەر بە ئێران یا ئەوانەی کە ئەژمار لەسەر ئێران گەیشت بە کۆمپانیای ئارامکۆ و ئەمریکیەکان هیچیان نەکرد بە سعودیەکان فترەیەکی زۆر لە ئەوانەی نیوە زیاتری ئینتاجی سعودیە لە نەوتوەسا ولەوەتەی لە تاریخی سعودی هەیە سمعی ئابووری و سمعی استراتیجی ئەمەە نەکەوتەوە بەر مەترسیکە بەو هێرشە فڕۆکە بێفڕۆکەوان نەوت شادەماری بوون و ژیانی سعودیەکانە کە ڕۆژی زیاتر لەم 10-12 میلیۆن بەرمیل نەوت ئەندێنە دەرەوە نەک بۆ ئەوی لە ڕووی پارەوە گرنگە بۆ ئەوان لە ڕووی ئەوەی کە ئەوان وەکوم گەرنتیەکوان بۆ بازاری وزەی جیهانی لە هەیکوی دنیا نەقز لە نەوت دروست بوو بێ کۆن پێش ئەم پێشهاتە سعودیە پڕی کردوێتەوە و هێزێکە متمانەی ئەوەی هەبووە کە نایەڵێ بازاڕی وزا لە جیهانە لا سەنگ بێ بەڵام لەو کاتە کۆمپانیەکانی وەسان سعودیەکان ڕناتون لەسەر شەڕی ئاوا بەو جۆرە شەڕیان کردووە بەزەمەوا دەکە بۆ هێرشە حوسیەکان لە ئێمەەوە بۆ سەر سعودیە دامەزراوە نەوتەکانی بەرژونەکەی سعودی کۆتایی پێبێ کۆتایی بۆ دێن ئەم ڕێککەوتنە ناچێت شەڕەکانی بە یەکجای شەڕەکە کۆتایی پێ نایەنێ بەڵام دەرچەیەک کاتەوە بۆ چارەسەرکردنی بارودۆخی شەڕە بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ شەڕەکە ئێستا ئەمڕۆ دوێنێ وەختی سعودیەکان چوونەتە یەمەن چوونەتە پایتەخت سەنعا لەگەڵ حوسیەکانە قسە و باسێکی گەرم هەیە لەسەرەوەی تا کۆتایی 2023 ئاگربەس درێژکەنەوە اتفاق کراوە لەسەرەوەی کە دیلەکان بگۆڕنەوە اتفاق کراوە لەسەر کە گفتوگۆیەکی یەمەنی بکرێت بەندەر و بەنداوەکانی یەمەن بکرێتەوە فڕۆکەخانەکانی بکرێتەوە کۆمەکی مرۆیی بڕوات ئەوش هەم لە بەرژەوندی حوسیەکانیشە کە ئێستا لە ژێرگە مارۆیان ئەم ڕێکەوتنە لەگەڵ ئێرانە سعودیەکان سیاسەتیان وایە ئێستا سیاسەتی تازایان تۆ لە جیاتی ئەوەی لەگەڵ باڵەکانی ئێرانە بەشەڕ بیت و مەسرف بکەیت و زەرەرت لێبن و تۆ زەرەر بکەی بۆ نمونە بپێ ئەو داتیانەی لە بەردەسان تارێکی ینی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی حوسی کەمتر لە $1000 تێچێ بۆ نمونە دێت قەسفی سعودیەکانەکە بەڵام ئەگەر سعودیەکان بیانێ بە ساروخێکی پاتریۆت ڕوبەڕووی بنەوە $3 ملیۆن تێچ ئەوەندە خەرجەکەی هەیە خەرجەکەی ئەوە نەهێت چونکە ساروخانە سیانیان هەیە ساروخی زیرەکن و ئاراستە ئەکرێن لە قەمەر سناعیەوە ئەبێ 24 ساعات لە ئیشا بن بۆی ئەگەر تۆ بتەوێ مەسەلەن ئاسمانی وڵاتەکە پارێزی 24 ساعت ئەم سیستەمە ئیش بکات و ئەم سیستەمە و هەمووشان ڕۆکێتی زیرەکن گرانە ینی تۆ بتەوێ هەندێک درۆنی حوسیەکان بای $200 کە دێتە ئاسمانی سعودیە ڕەنگە زەرێکی زۆر بدە یعنی فیشەکێکیش بۆ سعودیەکان کە ئاست چونکە ئەو وڵاتێکی خۆشگوزەرانن دەوڵەمەند بەخۆیانەوە نەبینیەوە شەڕ بەلای ئەوانەوە مەسەلەن لە هەرکوێ ئەگەر فیشەکێکی کلاشکۆفیش سەلەی کلاشکۆفیش لە ناو شارێکا بتەقێ زۆرە بۆیە کە درۆنێک دێت مەسەلەن قەسی مەتارەکە یان ڕێگەیەکی استراتیجی یان نزیکە بێتەوە لە ڕیاض ئەمە مایش لەژانێکی گەورەی باش بەس ئەمە ئەم هێرشە بە فڕۆکە بە فڕۆکەوانانە نامێنی فڕۆکەی بێفڕۆکە لەوەی کە هەبووە سەی کە ئارامێکی گەورە لە عێراق لە یەمان لە سووریا شانی لە نێوان وڵاتانی کەندا و ڕژەمی ئەسەد ینی کاریگەری لە سووریا شێ کاریگەریکە چیە بۆ چونکە سعودیەکان لە دوای ئێران هەنگاوی دووەمیان ئەوەیە کە لەگەڵ سووریا ئاش بنەوە لە پاش ئەوە لە لوبنان کە بایکۆتی لوبنانیان کردو بە هەموو جۆرێک بۆ ئێستا ئابووری لوبنان ئاوای لاتووە یعنی $100,000 لیرەی تێپەڕاندووە لە برۆ سعودیەکان و خەلیجەکان بە هەموو جۆرە بایکۆتی لوبنانیان کردو بەجیان هێشتووە بۆ حیزب الله ینی بەجیان هێشتووە ئێستا لە پلانی داهاتوە ینی مەسەن بەپێی ئەوەی کە لە سەحافەی سعودی ئەنووسرێ لە دوای تاران نۆرەی دیمەشقا و لەو ماوەی دادێ لە ئەم دوای ڕەمەزان کۆنگرێ لوتکە عەرەبی ئەکرێت لە سعودیە هەموو ئاماژەکان بەرەوە چەند سعودیت باشگەشتی بە سعودی تەنها بڵێن بایکۆتیە بوو لەگەڵ ڕژێمی سووریا و حیزب الله خۆت بۆ نەوە هاوکاری گروپان دەکە کە لە سووریا دژی بەرژەوەندەکانی ئێران هاوکاری سعودی هەبوو خەلیجەکان فترەیەک لە بیدایەتە لە دوای 2011 بەڵێ هاوکاری ئەو گروپانیان کردەوە لە عێراقیش هاوکاری گروپی چەکداری دژی پرۆسەی سیاسیان ئەکرد بەڵام لە فتراتی دواییە لە دوای 2015 ئەمانە واسییان لێناوە ئێستا بۆیان دەرکەوت کە ئەم گروپانە بۆی هەیە لە کۆنتترۆل دەرچن مەسەلا سەریان لە قاعیدە و داعش و شتەوە دەرکرد لە دوای 2014 کە داعش سەریەڵدا دوای کە جەبهەی نوسرە دامەزرا دوای کە قاعیدە زیندوو بوویەوە هەموو وڵاتەکانی کەندا و بە سعودیەشەوە
پەشیمان بوونەوە لە دوای 2007 کە محەممەد بن سەلمان هاتە سەرکار بە تەواوی ئاراستەی خۆی گۆڕی لە جیاتیەوەی کە تۆ کۆمەک و سەپۆرتی ئەو هێزە تۆنڕەوە سونیانە بکەیت کە دوای لەسرت ئەبن بە ماڵ دوایە کێشت بۆ دروستەکەن چۆ لەگەڵ میانڕەوەکانی شیعە ڕێکەوە ئەوە بوو لەگەڵ حەیدەر عەبادی سەردەمێکی تازایان لە پەیوەندیەکان لەگەڵ عێراقدان و ئێستا تقریبا هیچ هێزێکی سونی نییە لە عێراق بۆ نمونە سەپۆرت ڕاستەوخۆ لە سعودیە سەپۆرت بکرێت بە هیچ جۆرێک وازیان لەو سیاسەتە هێنا لە بری ئەوە چن لەگەڵ سوودانی ئیشەکەن لەگەڵ حەیدەر عەبادی ئیشەکەن لە فترێکی زۆر لەگەڵ مقتەدا سەدر ئیشیان کرد لەگەڵ ئەو هێزە شیعانەی کە ئەتوانن لەگەڵیانە بەرژەوەندی مسۆگەر بکەن لە سووریاش بە هەمان شێوازیان لە داعمکردنی جەبهەی نوسڕەوە ئەو شتان بەتایبێت لە دوای دەرکەوتنی داعشەوە بۆیان دەرکەوت گەنجێکی زۆری کەندا و سعودی ئەومانە چ ناو گروپە تۆنڕەوانەوە دوای ئەمانە بن بە مشکیلە ئەزمموی عەرەب ئەفغان هەیە ینی کاتی خۆی خەڵک چوون بۆ ئەفغانستان بۆ جیهادی سۆڤێت بەڵام کە شەڕی سۆڤێت نەماوە دوای هاتوونەتەوە لە من داوای جیهادەکەن لە نیمچە دوورگەی عەرەبی و ئەمانە لە سووریا دوای ئەو کێشانیان لێ دروست ئەبوو لە ئاخر دیمانە و دەرکەوتنی محەممەد بن جاسم ئەوی کە سەرۆکوەزیرانی پێشووی قەتەر بەوردی باس لەوە کاکە فترێک ئێمە لە سووریا ئەمانە دام هەموو خەلیجەکان دامی ئەوەمان کردو لە عێراق کردومانە بەڵام دوای بۆمان دەرکەوتەوە هەڵی باش بەس کاریگەشی دەبێت لەسەر فەڵەستین پەیوەندی حەماس و سعودیە خودەوە کەمتر پەیوەندی هەیە چونکە زیاتر ئەوان پەیوەندیان لەگەڵ ئێرانیەکان بەهێزەوە مەسەلە ئیسرائیل مەسلێکی هەستیارە لە دەرەوە ئێمە دوو سێ مەلەفمان هەیە لەم ناوچە یەکێک لەوانە مەلەفی ئێران سعودیەیە یەکێک لەوانە مەلەفی گروپە ینی گروپەکانی داعش و قاعیدەیە کە ئێستا لە ئەفریقا سەر هەڵەدەنەوە لێش لە کێبەرکیان مەلەفێکی تر هەیە مەسەلەی سیراعی تەقلیدی عەرەب ئیسرائیل و جیهانی ئیسلامی لەگەڵ ئیسرائیلایە ئەمەیان تۆزێ مەسەن دوورترە ئێستا تەرکیزی سعودی و ئێرانیەکان لەسەر چییە زیاتر بەچڕی لەسەر یەمەنە و دوایەوە سووریایە و دوایەوە عێراقا کە عێراق خۆی ینی بڕێک ئاسانترە بۆ ئەوان چونکە فترێک نێوانگیر بۆ لە نێوان ئێران و سعودیە و حکوومەتێکی تیا هەیە و لەم دقا کۆنتترۆلی گروپە چەکدارەکان کراون و ینی کێشەیەکی ئەمنی گەورە لە ئێستا لە عێراقا بۆ وڵاتانی کەنداون نییە بەڵێ لە داهاتووە ئەترسن دائیمەن لە حەشتی شعبی بەڵام ئەوەی کە زۆر بەدەستەوەیە کە بەدەستیانەوە ئیشی لەسەرکەن بە مەسلەی یەمەنە و لەگەڵ مەسلەی سووریا لە ئاژانی داهاتوو پێشهاتی زۆر باشە بەس سەرەسەر چینیش دەکەین بەس ئەوەی کە لە وێنەکەدا دەیبینین بۆچی ئیتفاقەکە لە بینی سکرتەری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێران و ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی بڵین سعودیە واژۆکراوە لە پەکینیش بۆ ئەو یەکێکە لەو پرسیارانەی لە ئێرانیش ئەکرێت مەسەن ڕۆڵی وەزارەتی دەرەوە چییە مەسەن مەفرۆز وایە کە وەزارەتی دەرەوە سەرۆکاری پرسە دیپلۆماسیەکان کە بەڵام عەلی شەمخانی بەڕەچەڵک عەرەبە و مێژوویەکی هەیە هەتا کە دێ بۆ عێراقیش مەسەن لەگەڵ هێزە شیعەکان ئەو کاتانی کە زۆر پێویستە بەتایبێت لە دوای قاسم سلێمانیەوە عەلی شەمخانی دەرکەوتووە لە مەلەفە ئەقلیمیەکانە تا جەنەرال قاسم سلێمانی ما بۆ ئەو سەرۆکاری سیاسەتی ئێرانیەکە لە دەرەوەی خۆی بەڵام دوای ئەو بۆشایی کە دروست بوو ئێرانیەکان گەڕانەوە بۆ کارتی شەمخانی کە بەڕەچەڵک عەرەبە و ڕەنگە زمانی عەرەبی و شتی باش قسەت ئاخاوتن و تێگەیشتن و شت و هەمە هەم مەسجێکیشە کە ئێمە مەسەلەن مشتەرەکاتمان هەیە لەگەڵ ئێوە و عەلی شەمخانی کەسێک کەساتیەکی ئەساسیە لە ڕژێمی ئێرانە بەو پێویستکردێری ئاسایشی نەتەوەی ئێرانە و چەند سەڵە بیداتی شۆڕشەوە هەیە ئەمان لە سعودیش بە هەمان شێوە کەسێکی ئەمنیە چونکە ئەو پرسانەی کە لە نێوان ئێران و سعودیان بە پلەی یەکەم ئەمنین ینی دۆسیەکان ئەمنین حیزبەڵایە حوسیە مەسەلەی فڕۆکەی درۆنە مەسەلەی تێکگیرانی بەرژەوەندیەکانە لە گەروی هورمزا مەسەلەی مەترسیەکانی ئیسرائیل و پێکدادان ئیسرائیل و ئێرانە لە گەروی هورمزا لە سووریا زۆربەی دۆستیەکان ئەمنین و ئێرانیەکان نەو ساڵانەی دوایە بۆیە ئەمانە جگەلەوەی کە هینن باگراوندێکی ئەمنیشیان هەیە باگراوندێکی ئەمنیان هەیە و مەسەلێک چین ئەوەش یەکێکە لەو پێشهاتە تازانەی کە زۆر باش جێگەی شۆک و سەرسۆمان بوو لە بۆچی جێگەی شۆکە چینە و ڕۆڵە ببینی لەبەرەوەی کە یەکەم عادەتەن چینیەکان نەبوو بە عادەت کە بچە ناو پرسە سیاسیەکانەوە هێزێکی زەبەلاهی ئابووریە لە دنیا ملیارێک و 400 ملیۆنەوە نەفوسی هەیە ناچێتە ناو ڕسکی سیاسیەوە چونکە مەسەن یەک ڕۆژیان و گوزەران بۆ سێ لە چین کارە سادە ڕۆدا بچووکترین گەمارە و بچووکترین تێکچوون لە مەساڵحی ئابووری بەڵام ئەوە کە چین وەکو نێوانگر دەرکەوتووە تازەیە نهێنێکە چییە تازە لە دوای سەردەمی ئۆباما سعودیەکان زۆر دڵشکاو بوون لە ئەمریکیەکان
لە ساڵی 2009 کە باسمان کرد ئارامکۆ قەسف کرا بە شێوەیەکی چڕ و پەڕ بەرهەمێنانی نەوتی سعودیە وەسا بە تەواوی بێهەیوا بوون لە ئێران کە لە ئەمریکا کە هیچ هینێکی نەبوو. ئێستا بەرنامی تازەی سعودی ئەوەیە ئەمریکا هاوبەشمانە بەڵام تەنها هاوبەش نییە. ئەمە لە ساڵی 53 تا ئێستا کە مەلک عەبدولعەزیز و ڕۆزڤڵت لەسەر پشتی کەشتیە گەشتێکیان کردووە و پەیوەندی ئەمریکا و سعودیان تند و تۆڵ کردووە. سعودیە تەنها پشتیوانی لە ئەمنی ئەمریکا بووە و بە پلەی یەکەم و کۆتایی و ئەخیر پشتی بە ئەمریکا بەستۆ بۆ پادابینکردنی ئاسایشی خۆی. بەڵام لەم ساڵانەی دواییە لە ساڵ دوای 2020ەوە وردەوردە بەرەو چین و ڕووسیا ڕۆشتووە. ئێستا محەممەد بن سەلمان کە بڕیاوەدەستی سعودی ئەوێ بڵێت ئەمریکا شەریکێکی استراتیژی ئێمە بەڵام تەنها شەریک نییە. یەکێکە لەو گرنتی و زامنانەی کە ئاسایشی ئێمە ئەپارێزی ئێمە بەدیلی ترمانەیە لەگەڵ چینا ڕێەکەین لەگەڵ ڕووسیا ڕێەکەین و ئەمە بۆ ئەمریکیەکانیش قرسە هەزم ناکرێت ئەگەر سەیکەی ڕۆژانە لەو خەڵسن بە هەم ئیسرائیل ئەمریکان بەم ئیتیفاقە بە نێوەندگیری چین خەڵسن مەسەلەن ئاخر تحلیلی واشنگتن پۆست کە دیڤید ئەگناتیۆس نووسیوەتی باس لەوە کە ئەمە کۆتای هاتنی هەژمونی ئەمریکیەکانە لە کەنداوی فارس و ئەمە زەربەیەکی زۆر گەورەیە و ئەمە گورزێکی استراتیژی گەورەیە لە ڕۆڵی ئەمریکا و بەتایبەت ئێستا شتێکی تر هەیە باس لەوە ئەکرێت سەفقەیەکی گەورە لە یەمەنیش بە سەرۆکاری چین لە نێوان حوسیەکان و سعودیەکان و ئێرانیەکان بەڕێوەیە کە ئەمەش بۆ خۆی ئەگەر ئەمە بکرێ ئەمەش یەکێکە لەو سوپرایزانەی کە بۆ ئەمریکا ئاکرێ ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە. سعودیەکان بێزارن لەوەی کە ئەمریکیەکان بەتایبەت لە سەردەمی ترامپا زۆر ئیهانە و گاڵتەیان پێکرد. بەڵێ ترامپ زۆر هاوکاری سعودی ینی محەممەد بن سەلمان و سعودی کردو بەڵام ئیهانەشی زۆری کردو کۆی باسیەکرد کە لە تەلەفۆنا داوای ئەوەنەم لێ کردوون و لاساییە کرد باسی نەوت و هەمیشە باسیەوی کردو پێویستە و مانگا بدۆشرێن و پێویستە ترامپ خۆی وای دەگوت مانگا بدۆشرێن. ئەمانە ینی هەمووی لەلایەک بێدەنگی و بێهەڵوێستی ئەمریکیەکان لەو کە بۆیان دەرکەوت ئەمریکا پارێزەر نییە بەو جۆیە لەبەرەوە ئەمریکا سەرقاڵە بەشتی ترەوە. ئیسرائیلەکان کاردانەوەیان هەبووە ئەوانی شەرقەڵسن لەو کاتێک کە ڕێکەوتنەکە کرا بەپێ ئەو شتانی کە تەرجەمە ئەکرێن بۆ عەرەبی لە عیبریەوە شەڕێکی زۆر قوڵ کەوتە نێوان قوتبەکانی سیاسەت لە ئیسرائیل کە خەتای کێیە سعودیەکان لەبری ئەوەی بەرەو ئیسرائیل بچن و ئەوان بە تەما بوون لەگەڵ سعودیا ئاش بن و بەرەو ئێران چوون. ئەوەی سەرۆەزیرانی پێشوو لەگەڵ نەتەنیاهو کەوت لە تویتەر کەوتنە تۆمەت گۆڕینەوە ئەوە تۆ لە نەتەنیاهو تۆ چیەکەی ئەوە سعودی و ئێران ڕێکەوتن ئەوژەڵێ ئەمە ساڵێکە ئیشی بۆ کراوەمەی سەردەمی تۆیە من چی بکەم ینی بەسەر واقعەکی تازە هاتوومە فترەیەک لەمە بەعموم ڕۆژ نییە لە سەحافە ئیسرائیلی لە میدیای ئیسرائیلی فەرمی و نافەرمی قەڵسی و بێزاری لەوەدا نەبڕن چونکە فترەی بەزیانی چیە مامۆستا یاسین ئێستا بۆ نمونەگەر ئێران و سعودیە ڕێبکەون بۆ ئیسرائیل بەدام سعودیەکانی بە ئێران دەترساندەوە بوو سعودیەکانی بە ئێران دەترسان دووەم بڕیار بوو کە سعودیە و ئیسرائیل ئاش بنەوە بەتایبەت دوایەوەی کە ئاسمانی سعودیە کرایەوە بەڕۆی فڕۆکەوانی ئیسرائیل و نەتەنیاهو زۆر جار باسی لەوە کرد کە ئێمە لە قۆناغی داهاتووی سعودیا ئاش دەبینەوە تەڵانی ئاش هین دروست دەکەین ئاسایی بوونەوەی پەیوەندی و سعودیە جەمسەرێکی گرنگە لەم ناوچەیە. سعودیە 374 ملیار بەرمیل نەوت یەدەگی هەیە زائیدەن مەکە و مەدینەی هەیە زائیدەن مەسەلەن لە ڕێی قەبارە و ڕووبەرەوە گەورەترین وڵاتی عەرەبکەندا نیمچە دوورگەی عەرەبی سەرکی زۆربەی خەریتەی سعودیە لەسەر دەریای سوور بە درێژایی دەریای سوور پێگەی هەیە لەسەر دەریای عەرەب بەیەتی لەسەر کوێخایەتێکشی بەسەر وڵاتانی کەنداوە هەیە نازێک و قوتێکی ڕۆحیشی بەسەر وڵاتە ئیسلامیەکانی وەکو مالیزیا و ئیندۆنێسیا و پاکستان و هەموو ئەو وڵاتە ئیسلامیانەی کە معجبن ینی بە نمونەی سعودی یاخۆت ئەوەیە لەبەرەوە ینی مانایکی مەدلولێکی گەورەی هەبوو بۆ ئیسرائیلەکان ئەگەر بتوان لەگەڵ سعودیا بچنە پێشەوە. بەڵام ڕایەکی گشتی شاراوەی پشتپەردە هەیە لە ناو سعودیا بە هەموو جۆرێ بێزارە لە ئیسرائیل. بەڵێ فترێک محەممەد بن سەلمان زۆر باز لەوە کرا و ڕاستیش بوو بەنهێنی چوەتە ئیسرائیل و ویستی بەرەو ئیسرائیل بچێ بەڵام ناتوان لەبەر ئەو ڕەئی عامە ئیسلامیەی کە لە ناو سعودی هەیە و ڕقی لە هەموو شتێکی ئیسرائیلە ناتوان ئەمە بە ئاشکرا بکەن. دوو دەستکەوتیان نەبوو چۆن مەسەن ئیسرائیل فترێک کوردستانیش معجب بوو بە ئیسرائیل و ینی ئاڵا ئیسرائیل بەرزەکرا بەڵام لەو نەهامەتیانەی بەسەر هەرێمە لە حەل لە دوای ڕیفراندۆمەوە تا ئەم بڕیایی نەوتەوە ئەمانە کە نەوت بە ئیسرائیل مەسەن فرۆشراوە هیچت بۆ ناکە
ئیسرائیل کەڵکی خۆی وەرەگرێ لە تۆ بەڵام هیچ پێشکەش بە تۆ ناکە مەسەن لە مقابلی ئێرانە لە مقابلی ئەو مەترسیانی ڕوبەڕووی سعودی ئەبوونەوە ئەو هینە هەبوون ئیسرائیلەکان هیچیان ناکرد بۆ سعودیەکان بۆیە بەرژەوەندی ئەمە ناوعێکە لە پراگماتیزم وەکو بە سیاسەتی بازار کامیان قازانجمە نزیک بوونەوە لە ئێران قازانجتر من بۆیە سعودیەکان ڕێگەیەکی ئەوان هەڵبژاردەوە قازانجەکان لەوێ شتێکی تر کاک سعودیەکان بەرنامەیەکی زۆر گەورەیانەیە کە پێوتێت 2030 بەرنامەکە چییە؟ ئەم بەرنامە ئەوەیە کە لە تا 2030 واز لە نەوت بێنە پشت بە نەوت نەبەست پشت بەچی ببەستن پشت بە هەمەجۆرکردنی ئابووری ببەستن پشت بە وزەی پاک ببەستن پشت بە سیاحەت ببەستن مانی تۆ سیرکە ئێستا لە هەموو کوون و خوشببنی سعودیا لۆگۆی 2030 هەیە ئەمە بۆ ئەمە مەسەلەن نیوم دروستەکەن بای 500 میلیارد دۆلارە کۆمەڵێک شاری زیرەکە لەسەر دەریای سوور داونتاونێک دروستەکەن لە ناو ڕاضە بای 300 میلیارد دۆلارە بە سمارت یعنی کە بریتە لە کۆمەڵێک مجەمەعاتی سەکەنی و کۆمەڵێک ئەوەی شەشپاڵوویەکەکە مەسەلەن چەندین شاری اقتصادی و شاری زیرەک و ئەوە بەرنامانە ئێستا و بەرهێنان لە فەزاش بکەن یعنی ئەوەیە مەسەن هینیان کڕیوە ئەو شتا پاڵێوگان لە چین کڕێبایی ئەوەنە ملیار 38 میلیارد دلار بەس بۆ بەرهێنانیان لە یاریە هینەکان ئاکرد یاری ئەلکترۆنیەکان ئەم یاریانەی کە گەنج بەکاریێن مەسەرەن پشکیان کڕیوە لەو کۆمپانیانەی کە ئەوی پلەیستەیشن و ئەلو بابەتانە ینی بۆیە بۆ بەدیهاتنی ئەم خەون پاژەوەی دوای ئەوەی نەوت لە 2016 ئەمانە گەشتە 26 دلار بیریان لەوە کردەوە ڕۆژێک ینی ئایندە بۆ نەوت نییە و نەوت کۆتایی دێ بۆی ئەم پرۆژیاندا ناوە لەبەرەوەی بتوانەوە ئامانجە بەدی بێنن لەسەر هەموو جەبهەکان ئیش لەسەر هێورکردنەوەکەن ئیش لەسەر ئۆخرەی ئابوووریەکەن بۆی کە ئێستا نەوت پارەکە ئەو نەوتەی ئەوان ئەیفرۆشن بۆ دووش بەکارێن بەشێکی چێ بۆ بودجە بەشێکی چێ بۆ سندوقێکی سیادی نیوکاسڵیان هینیان پێکڕیوە یانەی پێکڕن لە ئەوروپا یانەی وەرزشی ئەوە ببینە ڕۆناڵدە هەر شتێک هەر کایەکی وە بەرهێنان تۆ ئەیبینی لە دنیا ئێستا سعودیەکان پشتێکیان تێفڕێداوە سعودی هەوڵی داوە پشتێکی تیاابێ بۆ ئەوەی لە 2023 مەسەن کەمترین پشت بە نەوت ببەسێ بەدیهاتنی ئەمەش بە سەقامگیری ئەمنی بە سەقامگیری ئەمنیەکرێەوە جەمسەری بەرامبەری سعودیش ینی ئەگەر تۆ بتێ لەگەڵ ئێران ڕێک بی مانای وایە لەگەڵ حزبوڵا ڕێکی لەگەڵ حوسیە ڕێکی لەگەڵ نوجەبا و کەتایبی حزبوڵا عێراق ڕێکی لەگەڵ سووریاشە ڕێکی بۆیە ڕێگە باشی دەکەن باش شش قولەکێکمان مامۆستا بە کوردی سوپاس دەکەم بەس چین هیچ زمانەتی کێ بۆ کارتی فشاری هەردوولا جێبەجێ بکەن اتفاقەکە زۆر لە سعودیا و پرسیارەکرێ ئێمە لەگەڵ ئێران ڕێکەوتوین گرنتی چییەوە ئێمە جایتر ڕێکەوتوین ئێران کڵاوی بۆ دوورین بە مەستەلاعی شعبیەکە بەڵام ئێستا هەموو هەردوو لە چ ئێران و چ سعودی پشت بە چینە بەسن بۆ چین بەرژەوەندی لەگەڵ هەردوو لایەن هەیە و چین کرانەوەیکی گەورەی لەگەڵ سعودی هەیە چونکە هەندێک لەو شتانەی کە سعودی ئەوێت لە غەرب بە زەحمەت دەستیەکەی لە بەرنامەی چاک لە کۆمەڵە چینەکان ئەو کێشیان نییە پارەیان بەرێ هەموو شتێکت بۆ دابینەکە بەس غەربیەکان مەرجیان هەیە ئەو مافی مرۆڤە و چاودێریە و ئەوان کۆنگرێسیان هەیە و پەرلەماناتی ئەوروپی هەیە و کۆمەڵگای مەدەنی هەیە لەوڵ کۆمەلگای مەدەنی هەیە لەو شوێنانە مەسەلەن گوشارەکە لە حکوومەتەکان لە چینە ئەوە نییە بەرژەوەندێکی ئابووری زۆر لە نێوان چین وڵاتانی کەندا و دروست بووە لوتکەیە کرا لە سعودیەکە وڵاتە عەرەبیەکان سعودیە کۆی کردنەوە لەگەڵ چینە ئێرانیەکانیش بێحەد بەرژەوەندیان لەگەڵ چینایە بۆیە گرە و لەسەر ئەوەیە ئەگەر ئەم جارە ئەوە ڕێکەوتن هەر درز و خەوشێکی تێ بکەوێت چینیەکان زامن بن و ئەمە یەکەم ئیمتیحانە بۆ چینیش بۆ دیپلۆماسیەتی چینی کە هاتووتە ناوینەکە و ئیتفاقێکە لە پەکین ڕاگەیەنراوە ئیمزای چینیەکانیشی لەسەرە و ئێستا هەر لە چینیش کۆبوونەوەی دووەم کراوە بۆیە سعودیەکان زۆر دڵیان بەو گرنتی چین خۆشە باش بەس سەبارەت بە عێراق لەسەر کوردستان لێکەوتەی چییە؟ لێکەوتەی لەسەر عێراق ئەوەیە کە حکوومەتی عێراق لە ماوەی پێشوا زۆر هەوڵی داوە نزیک بێتەوە لە سعودیە لە سەردەمی عەبادی و کازمی و سودانیش حەزیەکرد بەڵام لەجێ گوشایی گروپە ئێرانیەکانە نەیتوانی و هەمیشە بازەوە کراوە کە ئالسعود ئیسرائیل و ساهیۆنین و تەماحیان لە عێراقەیە و داعش و قاعیدە ئەوان دروستیان کردەوە ئەمانە نەیتوانی و ئینکا بەڵام ئێستا ئەوی حراجیە نامێنێ باس لەوە کرێکە مانگی 5 سودانی ئەچێ بۆ سعودیە حتا سعودی ویستی ینی 3 ملیۆن مەتر مەرەبع هین بکات ینی وە بەرهێنا لە بادەی سەماوە بکات سەحرای سەماوە بیکە بە کشت و کاڵ ئەو کاتە گروپە ئێرانیەکان نان هێش بەڵێ بۆ کارەباکەش بەستنەوەی بکەن داوەر کێشە هەبوو بەس کارەبا هەیە
زۆر پەیوەندی هەیە لەبەرەوەی ئەمانە دراوسێن سن و هاوسنوورە بەس بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان بۆ هەرێم لێکەوتی چییە بۆ نمونە هیچی هەیە بۆ کوردستان گۆڕانێکی اقلیمی لەم ناوچەیە دێنێتەکایەوە کە گرژیەکان کەمە کاتەوە بەڵام تا ئێستا لێکەوتەکانی جێگەی تێڕامان یانی جێگەی تەماشاکردنن تەمەن کاریگەری ئەبێ لەسەر ڕۆڵی تورکیا لەسەر پاشەکردنی ڕۆڵی تورکیا بۆ کوردستان نازانرێت دقیقەن لێکەوتەکەی چۆن ئەبێ بەڵام بە ئەکیدی ئەو گۆڕانە ئیقلیمی کە لە ناوچەکە دروستیەکە لەبەرەوە اتفاقەکە وەکو ماسێکی نەمەیی وایە لەبەرەوە ئیطاریە ینی وەشتان بەتەواوی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەکید لە قۆناغەکانی داهاتووە کاریگەری و لێکەوتەکان بەس هیچ خامەگەکتنێک دەبینی لێرە لە هەندەسەڵاتدارن و حیزبەکان بۆ پێشاتانێ بۆ نمونە ئێران و سعودی پەیوەندەکان ئاسایی دەکەنەوە تورکیا و ئیمارات و بڵین میسر و سعودیە هیچ دەبینی بە یەک جملە ئەتوانن بڵێن کە کوردستان هەرێمی کوردستان عێراق لەم لەحزەیە لە دەرەوەی مێشووە لە دەرەوەی ڕەوڕەوەی ئەو گۆڕانکاریانەیە لەبەرەوە مەشغوڵە بە شەڕێکی ناوخۆیی ساردەوە کە ئەوش کۆتایی نییە و نەتیجەشی نییە ئەم قۆناغی کە ئێمە تیاژین ئێستا لە سیاسەتی کوردی و لە حاڵی هەرێمی کوردستان ئەتوانین نابینێ قۆناغێکی عەبەسیەتە گەڕاوینێتەوە بۆ مەسەڵەن ساڵانی نەوەتەکان و شەڕێکی تیژی ساردە بەڵام گەرمیشە هەم لە نێوان دوو هێزی دەسەڵاتدار هەیە ڕوون نیە نەتیجەکەی بەچی ئەگا و ئەمە وای کردووە ئێمە دواکەوین لە کۆمەڵە شتی زۆر گەورە لە چاودێریکردن و گوێ هەڵخستن بۆ پێشاتانەی ڕۆدەن سا پرۆژەی علاقاتی تورکی عێراقی زۆر گەرمە ڕێگای جاک کەناڵی وشکێ لە بەسرە بۆ ئەستەمبۆڵ بە هەرێمی کوردستانە تێ ناپەڕێ مەسەن ڕەنگە بە هەرێمی شا تێپەڕێ بۆ نمونە لە فترەکانە نزیک بوونەوەی عێراق و تورکیا هەیە نزیک بوونەوەی عێراق و سعودی هەیە نزیک بوونەوەی سعودی و ئێران هەیە پاشەکشەی ڕۆڵی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆیان سیاسەتیان وابێ یاخۆ ناچار کرابن کە ئەمەش هەرجێ گشتمڕۆ مناقەشەیە لە کوردستانە هیچ گرنگی بۆ بابەتانە نادرێ گرنگی بە چیە درێ بە دوو ئیدارەی کە ئەوە نزیکەی ساڵێکە لە ژیانی سیاسی کورد مەشغوڵە بە شەڕی هەولێر و سلێمانی و نازانرێ مەسەن کەی ئەم سلاح کۆتایی دێ و لەبەرەوەی سەقفیش دیاری کراوە هیچ لا ناتوان مەسەن ڕستێکی گەورە بکەن یاخۆ مجازەفەیە گەورە بکەن بۆی هەر لەو باسنە داخراوە هەدەوە پرسیارم بە کوردی سوپاس دەکەم لەبەرەوەی جەناب خوێندنەوەی باش تێ لەسەر عێراق پێویست بە ڕێکەوتنی هەرێم و عێراق لە بواری نەوت و بوجە ئەوانە چاوەڕێی خێر دەکەی بۆ خەڵکی کوردستان ئەو حکوومەتێکی ئێستا لە سەرکارە ئیرادیانی نیەتێکی هەیە کە هەندێک لەو کێشانە کەم کاتەوە لەگەڵ هەرێمی کوردستانە چونکە پێویستیان پێێتی بۆ ئەوەی ئەوانش ئاێ سەردەمێکی ئەزمونێکی سەختە بۆ ئەوان لە غیابی سەدرا و ئەمە ئەو ترێک ئەمە دواف چانسی هێزە شیعەکان ئەیانەوێ شتێک بکەن بەڵام ئایا یەک پرسیار هەیە لێرە ئایا شەریکێک لە کوردستان هەیە مەسەن ئەوان لەگەڵ بکە و ئایا ئەوان دۆخی سیاسیان مستەقر ئەبێ چونکە ئەوانش دەستیان لەسەر دڵیان ئایا سەدر چی ئەکە بەڵام وەکو گشتی بە شێوەیەکی مەبدەئی نیەت هەیە لە بەغا کە هەندێک لەو کێشانە لەگەڵ کوردستانە حەڵەکەیان بە تایبەت ئەیانەوەی کێشە ئەنی زۆر بەدەم سونەکانەوە نەچن یعنی بەدەم کوردەوە بێن لەبەرەوەی کورد فیدرالیزمی هەیە و هەرێمێکی هەیە و جوگرافیایەکی هەیە و عیلاقاتێکی نێودەوڵەتی باشی هەیە تەماحیان لەوەیە کەڵک لە عیلاقاتە نێودەوڵەتەکەی بین بۆ جوانکردنی حکوومەتەکە بەڵام ئەمان نیەتێکی باشە بەڵام جێبەجێبوونی کەوتوتەوە هەم ئامادەی شەریک لە کوردستان دووەم دۆخی ناوخۆشیاکە چی بەسەردێ بەڵام بە شێوەیەکی گشتی با ئەمە بڵێن ئەمەل هەیە ئەن چوارچێوەیەکی باش سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز یاسین تان و سەر و توێژە سوپاسیانە دەبوون دەکەین سوپاس بەوەی بنێرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانە خواتان لەگەڵ